خۆشەویستان دێن یەک باسییان دەکەین باڵۆنی زیرەک باڵۆنی زیرەک دەبی ئەو کەسێک کە باڵۆنی دادەنێتن دەبی بەلای کمی 6 ساعت لە 8 ساعت هیچی نەخواردبی یعنی ئەو کەسەیە هیچی نەخواردبی دوو دەبی پێشتر مەعیدەی نەبڕیبی سێ ئەو کاتی کە باڵۆنی زیرەک دادەنێ دەبی مەعیدەی نێشی چار لە تەمەنی 10 ساڵ بەرەوسەر دەتانی دابنێتن لە 10 ساڵی بەرەوسەر دەتانی دابنێتن 5 ئەوەی کە باڵۆنی زیرەک دادنێ دەبی عەقلیەن تەواو بیتن نابی جێلۆکە بیتن یان مەنگۆل بیتن یان تەمەنی کچکە بیتن چونکە نازانی و تەعاملی لەگەر بکە خاڵەچیت کە دەبی 3 ڕۆژان دەرمانی وەربگریتن لە باڵۆنی زیرەک ئەو باش شەرحکردنی شتەکان ئەوجا ئەمە لۆی دادەنین لە باڵۆنی ئاسایی ئەو کەسەیە نازۆڕی لۆ دەکرێت بەنجێکی خەفیف وەردەگریتن بە خلالی چارێگەکی باڵۆنەکەی لۆ دادەندرێت بەنجێکی خەفیف وەردەگریتن بەڵام لە بۆ دەرینانی باڵۆنی زیرەک بە خۆی دێتە دەرێ بەنجی ناوێتن بەڵام باڵۆنی ئاسایی دەبی پاش 6 مانجی دەری بینیتەوە چونکە ئەگەر بتەقیتن پیسایەکی شین دادەنێتن میزی کەسک دەبیتن یەکسەر ئەو معنی ئەوەی باڵۆنی تەقیە دەبیتن بێدەری بینیتن بەڵام لە باڵۆنی زیرەک کە دەتەقیتن هیچ هەست پێ ناکاتن بەڵام لە کاتی پیسایی دەبینی وەکو دەبدەبەچی وەکو مێزڵدانێک لەگەر پیسایەکی فرێ دەداتن و نە ئەزیەتی هەیە نە ئازاری هەیە نەژانی هەیە بەڵام لە باڵۆنی ئاسایی چونکە سەرەکی هەیە ئەو سەرەگەر بستە ناو ڕیخەڵۆکی دەبیتەوە جیرانی ڕیخەڵۆکی لێ دەبی دەری بینیتن و زمانی 6 مانجی لەگەرە باڵۆنی ئاسایی تا 6 مانجی بەتەکید ناتەقیتن چونکە قایشی تۆپەکی ڕقا ناتەقیتن بەڵام باڵۆنی زیرەک و باڵۆنی ئاسایی دەبی 3 ڕۆژان دەرمانی وەربگریتن ئەو معلوماتانە دەبی لەگەڵ دکتۆری لە کۆنتاکت بی و عیلاجی وەربگری هەردوو جۆری باڵۆن یارمەتی دەدا لە کۆر 115 لە بۆ 25 وەزنی زیادە لە کۆر دەکاتەوە کەواتە ئەگەر 100 کیلۆ دەکاتە 75 کیلۆ تا 85 کیلۆ بەو شێوەیە یارمەتی دەدا بەڵام ئەگەر باڵۆنت داناوە ئەتوار خەریکی چوکلێت خواردنی بی دانابەزی دەبی خۆت دوور بێخیەوە دەبی لەگەریشی ئەو بەرنامەجانە پەیڕۆ بکەی کە دکتۆر پێت دەرێتن لە هەر شوێنەکی ئەو دنیای بی ئەگەر ڕێنمایەکان پەیڕەو نەکەی هیچ دانابەزی ئەگەر پەیڕەوی بەرنامەجەکەی نەکەی بەڵام ئەگەر لەگەری پەیڕەوی بەرنامەجەکەی یارمەتی دەدا دوور دەکەیەوە لە قەڵەوی